بینەرانی بەڕێز و خۆشەوی زەم کاتتان باش شەوتان شاد بە ئومێدم هەمووتان لەش ساغ و تەندروست و سەلامەت بن لە بەرنامێکی نوێی بە کاتی عەقڵ بۆ گفتوگۆیەکی هەیە من و عەقڵانیانە لەسەر بابەتێکی دیکە بەیەکەگەینەوە. بابەتەکە بابەتێکی ئێجگار گرنگە کە لەمسی ژیانمان، لەمسی چارە نووسمان و هەروەها لەمسی ئایندەشمانەکە بە جۆرە لە جۆرەکان. ماوەی نزیکەی 100 ساڵە بە خەستی کەوتوینەتە ناو ململانەیەکەوە کە بە ململانەی شیعە سوننە ناسراوە. طبعاً ئەم ململانەیە ڕێگەکەی بۆ نزیکی 1400 ساڵ لەمە پێش ئەگەڕێتەوە. طبعاً بیانوەکانی لە ئەو مێژۆ دوور و درێژەیان، پاڵەوانەکانی لەو مێژۆ دوور و درێژەیان، شیوەن و خۆشیەکانی لەو مێژۆ دوور و درێژیان لەوێەوە دوو گروپ هاتوونەتە دەرەوە کە خۆیان بە میراتگیری دوو گروپی ململانێک کرد دانن کە لە مێژووی ئیسلامە هاتوونەتە دەرەوە و ئێستا بۆ بە ململانێکی سیاسی ڕوت بووە بە زەقکردنەوەیەکی قوڵی هیشوناس کە وا دەرەکەوێت کە هیچ کامێک لەم دووبەرەیە هیچ کۆلکێکی هاوبەش، هیچ پردێکی هاوبەش لە بینیانە نییە. گەیشتە ئەوەی کە لەسەر ناو بە مجرڕەدیەوەی کە تۆ ناوێکی دیاریکراوت هەبووایە ئەفەرۆزەکرای، نیشانەی پرسیار تەخرایە سەر و زۆر جاریش ئەکوژڕای. یعنی بە تایبەتی لە دوای 2003 لە عێراق کاتێک کە دەسەڵاتی بەعسی عەرەبی ئیشتیراکی کە زیاتر دەسەڵاتێکی ناسیۆنالیستی بوو، بەڵام لەبەرەوەی نوێنەرەکانی نوێنەری سوننە بوون وەکو دەسەڵاتی سوننەکان تەماشاکرا، هەڵمەتێکی ڕەشبگیری و کوشتن و تەسفیەکردن و پاکتاوکردنی گەورە لە وڵاتیان ڕوویە کە بە ئەندازێکی زۆر خەڵک لەسەر ناسنامە بە مجرڕەدیەوەی کە ناوێکی دیاریکراوە بۆ کوژرا. خۆشبەختانە لەو ململانە تا ئەندازەیەکی زۆر ئێمە وەکو کورد بەهێمنی و بە ئاشتیانە و بە سەلامەتی لێی دەرچوین بەوەی کە زۆر دنەیهی ململانەکەمانەیە و ئەسڵەن هەندێک جار بگرە زۆرینی جارەکانیش عاملێکی خێر و هۆکارێکی خێر بووین بۆ ئەوی کە ئەو بەریەکەوتنە زۆر توند نەبێت، چونکە ئەگەر کورد دیتیانە بۆ عێراق ڕەنگە شەڕەکە زۆر درێژخانتر بووە، قوربانەکانی زۆرتر بووە. بەرحاڵ ئێمە ئێستا لەناو جەگەی بابەتێکین کە بە ململانەی شیعە سوننە ناسراوە، بە تایبەتی لەم کۆتاییە شابەهۆی لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی 2022ەوە کە شەڕێکی گەورە ڕوویە لە فەڵەستین کە حەماس دەستپێکەری بوو، ئیسرائیل هاتە ناوەوە. سەرنجامی ئەم شەڕە بریتی بوو لە شەقکردنی ئەو شتێکی پێوترێ هیلالی شیعی، بۆ ئەوانی کە ئاگدارن هیلالی شیعی بریتیە لە زۆنێکی جوگرافی گەورە کە ئێران لە ڕێگەی هاو عەقیدە و هاو مەسەبەکانیەوە توانیوێتی هەژمونێکی گەورەی سەربازی، سیاسی و ئیداری بەسەرا بکە. بەهۆی شەڕی ئیسرائیل و تەسفیەکردن و پاکتاوکردنی سەرۆک و پێشەنگەکانی ئەوەی کە پێ ئەوترێ بەرەی مەقاومە، ئێستا دۆخی بەرەی شیعە کە تاوەکو 7 ئۆکتۆبەریش بەرێکی متەماسیک و بەهێز و کاریگەر بوو لە ناوچەکە بەرەو لاوازی ڕۆشتەوە. بەڵام تاوان بەبێ ئەوەی بڵین کە ئەم بەرەیە کۆتایی هاتووە چکە هێشتا بەرەیەکی بەهێزەوە توانای مناوەری گەوری هەیە. ئێمە لەم بەرنامەیە هەوڵەیەین سەرەتایەکی گفتوگۆ دابنین بۆ ململانەی شیعە سوننە، چۆن لە ململانەیەکی مێژوویەوە سەرکێشەیە بۆ ململانەیەکی ژیاری، بۆ ململانەی دوو ئیمپراتۆریەت، دوایی بۆ ململانەی دوو دەوڵەت و لە کۆتاییشە ئەبێ بە هۆکاری شەقکردن و لەتکردنی یەک زۆنی گەورە کە پێوترێ خۆرهەڵاتی ناوەڕاست. بۆ قسەکردن لەسەر ئەمە درێژم زۆر بە پێشێکێکە، بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە دوو ئەزیز و خۆشەویست لێرە میوان من، مامۆستا ئەزیز و خۆشەویست مامۆستا عەبدوڵڵا ڕێشاوی، هەروەها کاکە لاوان عوسمان، مامۆستا وەکو نووسەر، هەروەها کاک لاوان جۆک و چاودێری سیاسی خوا بەخێر بێت. سپاس درێژم ما بە بابەتەکە بەس بابەتەکە بێگومان ڕێگێکی مێژووی گەورەیە کە ئەبێ ناکرێت چاوی لێ بپۆشین، وانییە؟ وەڵا بەتەئکید زۆر سپاس بۆ بەرنامەکەت، خێراتنی کاک لاوان دیژەکەم. ڕاستیە ڕەگ و ڕیشە مێژوویەکەی ئەوەنە بەقووەتەوە، ڕەگ و ڕیشە باڵێن شوناسیەکەی پێشەکە زۆر تەواو بوو کە من وا تەسەوورەکەم لەم مەنتیقا هیچ ململانەیەک بەقەدەر ململانەی شیعە و سوننە شوناسی نییە. زۆر ململانەیەکی قورسە، یعنی ئەو شەرخەی لە بینی شیعە و سوننا هەیە، شەرخێکی زۆر قوڵە. تەنانەت لە
یەکەم گرتنەوەی قودسیشە کە سەلاحەدینی ئەیوبی قودس ئەگرێتەوە بەڵێ نەک شیعیتیانێ بەڵکو بەسەر ملی شیعەکان هاچێ قودس ئەگرێتەوە تە فاتمیەکانە ڕوخێنە ئینجا بەڵێ قودس ئەگرێتەوە ڕاست یعنی بەتایبەتی لە من قەزیەکی وا ململانەیە- ستراتیژیا شیع و سونە یەک نەبوون ڕاست. یعنی لە مێژووە لە ئێستاشا ئەوتر ئەبێ تۆ ئەگەر باز لە یەکبوونی ئەم دوو ئەم یعنی با بڵێ نزیکردنەوەی ئەم دوو شوناسە بکەیت طبعا ململانێ هەر هەیە هەیە ئاسایی ململانێ شتێکی طبیعیە بەڵام ئایا ململانێت چۆن ڕێک بخرێت ئەمە بۆ خۆی ئەم پرسیارەیەکی زۆر گرنگە کە ئێمە بتوانین لەم منطقە طبعا ئێمە بجگەلەوەی ململانی شیع و سونەمانێ ململانی تریشمان هەیە ئێستا ململانی قومیمان بەڵێ ململانی قەومیمان لەناو سونە ململانی ترمان هەیە قیەمیمان هەیە بێگومان. مثلەن خەڵگەیە سیکۆلارە خەڵگەیە دینیە خەڵگەیە دیموکرات خوازە ئەنواعی ململانێمانێ ئەم ململانیانە بێ ڕێک بخرێنەوە یەکێک لەوانە ململانی شیع و سونەیە یعنی شیع و سونە ئێستا مثلەن بۆ نمونە پرۆتستانت و کاسۆلیکیش بە هەمان مێژووە تێپەڕی و زۆر قورستریش بەڵام تۆ ئەبینی ئێستا ئەوروپا لە ئەوروپای ئەمە یەکێتی ئەوروپامانەیە لەگەڵ ئەوەش کە ئەم یەکێتیە گەورە هەیە لە ناو واخنی ئەم یەکێتیە گەورەیە ناسنامەی هەمووان پارێزراوە بەس تۆزێ تایبەتمەندی ململانی شیع و سونە زۆر هینترە زۆر ئیمۆشن یاڵێن ئیحساسی ترە لەبەرەوەی کە بۆ نمونە لەو ململانەیە کچە زای پێغەمبەر درودی خوای لێبێ شەهید کراوە مناڵی سەربێشکان شەهید کراوە خەڵکانێکن خۆیان بە خاوەنی ئەمە ئازانن بۆیە ڕەنگە لە ململانی پرۆتستانت کاسۆلیک زۆر جیاواز بێ کە سەدەگەلێکی زۆر دواتر لە هاتنی ئیسا و حتا لە مؤسیسی ڕاستەقینەی ئاینەکە کە پۆلسە قەشە پۆلسە ینی زۆر دواتر سەر هەڵەیە هەرچەند ئەویش بۆ نمونە لە جابوونەوەی مارتن لۆسەرا بە تونند و تیژێکی ئەجگار گەوڕێەوە ئەو ویستم ئەو هینە ئەمە بالفعل ئەو خوێنەی کە لە بنەماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڕژێ و ئەو زامە قوڵە بەڵێ زامێکی قوڵە تەنانەت یعنی ئەو زامەوە قوڵە لای سونەکانیش هەر زامە بەڵام ینی ئەومان بیر نەچێت لای سونەکانیش وەکۆڵێ کوشتنی حسین شتێکی و هەروە گاڵتە نەبووە بەڵام یەکشت لە لای سونەکان کە عەقڵانی ترە ئەوەیە لە لای سونەکان مقدس لە ئینسانە پراکتیزە نابێت مقدس لای سونەکان لە خوا و پاشان ئەگەر دوجار لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام لای شیعەکان مقدس ئەوە تا لە ناو حسینەوە تا لە ناو عەلیەوە تا لە ناو بنەماڵەیە یعنی ئەمە بۆ خۆی من خۆم ڕەئیم وایە یعنی ئەوەنەی سونەکان عەقڵانی تر و سیکۆلارتر و عیلمیترن حتا لە مەسەلەی حکمە لە مەسەلەی دەسەڵاتە کە باوەڕیان بە مەسەلەی ململانەی دەسەڵات هەیە تۆ بۆی دەسەڵات بگرێتە دەست نابێت لێت بپرسن تۆ کوڕی چیت بەڵکو بێ خۆت بگریتە دەست یعنی کێشەی شیعەکانەوەیە کە مەسەلەن قەراریانیاوە لە بەروی حسین کچە زای پێغەمبەرە ئەبێ خەلیفە بێ لە بەروی عەلی ئەوەنیە زای پێغەمبەر ئەبێ پێ خەلیفە بێ ئەمە بڕیارێکی ناعەقڵانیە بڕیارێکی ناعیلمیە بەڵام لای سونەکان ئەمە مەوجود نیە ئەمە یەکێکە لە نقطە موهیمەکانی سونە ئەگەر هەر لای مێژووەکە لای تۆ منم چکۆشمە بەرلەوەی بپەڕێنەوە بۆ ئەو پرسیارە لەسەر ئەوەی مامۆستا فەرمووی دوو خاڵی زۆر گرنگ هەیە یعنی من ئەمە کۆڵەن توێژووی دوای گەڕان دوای خوێندنەوەیەکی باشە لەسەر مەوزوعە لەسەر ڕێشەی کۆمەڵایەتی ئەو ڕووداوی کە مامۆستا باسی کردەوەی کە پێوترێ ڕووداوەکەی وادی تفوف یاوەی کە پێوترێ دۆڵی تفوف ئەم بابەتە زامێکی گەورەیە لە جەستەی مەذهبی شیعی و لە جەستەی تاریخی ئەم ئاینە بەڵام نهێنیەکە لە نهێنیەکانی مانەوەی مەذهبی شیعی چۆن بەوەدا کە ئەم مەذهبە مەذهبێکی معارەزە بووە ئەوەندە لە زۆربەی ساتە مێژوویەکانە لە زۆربەی سیاقە مێژوویەکانە هەر مەذهبێکی معارەزە بەڵام مانەوەی ئەم گۆڕینی یعنی ئەو ڕوودانی ئەم ڕووداوە پاڵنەرێک بوو بۆیە مەذهبە لە گروپێکی دینیەوە بگۆڕێن بۆ گروپێکی کۆمەڵایەتی مانەوەیان وەرگرتنی نەسەقێکی کۆمەڵایەتی وەرگرتنی ناسنامەیەک و هەویەکی کۆمەڵایەتی وای کرد ئەم گروپە بمێنەوە جا بمێنەوە لە ئاستی ئەدەبی بمێنەوە و معارەزە طبعا ئەو گروپە مرۆییەی جاگەر کەمەنەتەوەی بێ یا کەمە ئاینی بێ معارەزە بوو زیاتر هەوڵەیە جۆرێک لە ئیسپاتی زیاد بکە مەسەرەن ئەو تەماشای مێژووی ئیسلامی بکە زۆربەی کەسایەتیە عاریفەکان زۆربەی کەسایەتیە معارەزەکان زۆربەی شاعرە معارزەکان
نەگەوانی کە شاعری دەربار بوون و کۆڵێ لە مەذهبی شیعین بۆ چونکە ئەمان لە دەروی حکم بوون ئەم خاڵە زۆر گرنگە وای کردووە کە بمێننەوە لەسەر بابەتی تەقدیس من بۆ چوونێکم هەیە تەشبیهێک یا ئەوەی کە عەرەب پێڵە مقاربەیەک ئەەکەم لە بینی کریستیان مەسیحی و جوو لەگەڵ سونە و شیعە کە تەماشای مێژوو ئەەکەیت تەماشا ئەەکەیت لەم مقاربەیە شیعە لێکچوونی هەیە لەگەڵ مەسیحیەکان و سونە هەیەی لەگەڵ جووەکان چۆن پرسیارەکە وەیە چۆن لە لای مەسیحیەکان تەقدیسی ذات هەیە تەقدیسی شخص هەیە تەقدیسی عیسا کوڕی مەریەم هەیە وەکو چۆن تەقدیسی عەلی کوڕە ئەبی طالب هەیە تەقدیسی ئالوبەیتی هەیە لە لای سونە باوەڕبوونە بە دەق ئێستا ئەگەر لەگەڵ کەسێکی جوو قسە بکەی باسی سفری یوحەنات بۆکە باسی دەقێکی دینیت بۆکە باسی ئەوەت بۆکە باسی کەس ناکات باشە کەس باس کات لە سیاقێکی مێژووی باسیەکەت جا بۆیە ئەو مقاربەیە بۆ جۆرێ بە باشە بەس ئەر ئەوک پرسیارکی دەردووتانەکەم بە درێژای مێژۆ گەر تەماشا بکەین شیعەکان بە جۆرە لە جۆرەکان ڕێگیریان لێکرێت لەوەی کە ببن بە دەسەڵات هەتا لە هاتنیهی دەسەڵاتی عەباسیەکانە ینی ئەوان هێشتا خۆیان بە مەغدورەزان هەرچەند ئەوان سەر بە ئالوبەیتن بەڵام ئەوان ئەو خەتەی پیانوای خەتەی ئالوبەیت هاتە سەر دەسەڵات کە خەتی ئیمامی عەلی نەبوو وابزانام لێرە شوێ بە تایبەتیش ئیتر دوای ئەوش لە دەسەڵاتیهی عەباسیەکانە ئەوەندەی تر ئەوەندەی تر ئەبێ بە ئۆپۆزیسیۆن و ڕەنگە توندوتیژیە زۆر گەورەکانی هی مێژووی ئیسلام زیاتر لە سەردەمی عەباسیەکان و سەروا بە تایبەتی لە خواروی عێراق و ئەوەی کە پیانە وترێ شوراتەکان و ئەوە ینی ئەگەر ڕێگە بدرایە ئەم برینە ساڕێژ بێ بۆ نمونە ئەم ئەوەی کە پیانە وترێ ئالوبەیت بە تایبەتی ئەوەی سەر بە خەتی ئیمامی عەلیە دەسەڵاتیان بگریتایە دەست تا ئەندازێک ئەم برینە ساڕێژ نابووە ئەکرا ئێستا ئەو ململانە ئەوەندە توندوتیژ نەبێت ئەو بابەتە زۆر گرنگە من ڕاستە لە پنتێک لە پنتەکانە پەیوەندی بەوە هەیە دەسەڵاتدارێکی سنی ویستی هەبووە کە ئەم گروپە وەکو گروپێکی چاو ساوە لە بینی دوو کەوانەیە وەکو ئۆپۆزیسیۆن بمێنەوە بەڵام ویستێکی ناوخۆیی شیعەش هەیە کە ئەمانە پەنارە بە نەبەر دەسەڵات یان بە ناوی حکمی دینیەوە ئەمان حکومداری نەکەن بۆ لەبەرەوەی هێڵێکی زۆر درێژەوە بوو زۆر دوور و درێژ هەیە لە ناو سلسلەی مێژووی مەذهبی شیعە کە پێی وایە ئەسڵەن خودی ئەمە ڕەنگە بۆ چونێکی جیاواز بێ خودی ئیمامی عەلی باوەڕی بەوە نەبووە کە دەسەڵاتێکی دینی زەق لە هەموو جونگەکانە هەبێ بە دەلیلیشی بەڵکان چێ بەڵکان ئەوەیە کە 5 ساڵ حکمی کردووە یەک جوڵەی نەکردووە کە جوڵەی فەتح بێ غەزوات بێ کۆمەڵێک شەڕی کردووە بە تعبیری سەردەمیانەی ئێستا پێوترە شەڕی ناوخۆ لەگەڵ مسلمانان شەڕی کردووە کە ئین بوون لەگەڵ ئەوانە بوون کە لە هەمان ناسنامەی دینیان هەبووە بابەتەکە ئیسلاحی و تەقویمی بووە بابەتەکە فتوحات نەبووە جا بۆیە ئەوان بەو جۆرە معارەزان هەڵبژاردووە دووش کەمی نەبوون خۆی ئەسڵی کەلیمەی شیعە ینی گروپ بەڵبەڵە ینی گروپێکی بچووک بۆیە کەمی نەبوون بەو جۆرە لە قورئان شا تقریبا هەر بۆمانە هاتوو بەڵێ ئوستازیان ینی ئەم معارەزە بوونە بە درێژایی ئەم مێژووە سەرکوتانەوە ینی حتا بە درێژایی دەسەڵاتەکان ینی ئەگەر تێبینیت کردبێ گروپە نهێنیەکان گروپە معارضەکان حتا گروپە عەقلانیەکان کە سەر بۆ خەتی دەق پەرست و ئەو ئەوانەی کە دەق چەقەلایەن ینی هەمیشە خراونەتە پەراوێزەوە ینی معتەزیلەکان کاتێک کە ئەیان پشکێندرێن پیانەوترێ ڕافزی بە ئیخوان سەفاری زۆر بەدزی و ئیشان کرۆ کە قسە هەیە لەسەرەوەی کە شیعە بوو بن کە تەبەنێک چردەیەک بەڵگە هەیە لەسەروی کە وانیە ئەوانە ینی دوای گروپی توندوتیژی وەکو ئیسماعیلیەکان گروپی توندوتیژی وەکو باتینی و حەشاشەکانی ترەوە کە لوتکەیکی توندوتیژوان ینی پێدوانیە ئەم مێژووە ینی ئادگاری سەرەکی یا تایبەتمەندی سەرەکی مێژووی مامەڵەکردن لەگەڵ شیعەیە بەو پێی کە بەردەوام خراونەتە کونەوە لیاندراوە بەڵێ خۆی هەر ینی مێژووی شیعە و سونە مێژووی دەسەڵات و معارەزەیە ڕاستە لە هەندێک شوێنە شیعە چەند دوویلاتێکیان هەبووە بەڵام هەر هەمیشە دەسەڵاتی ئیسلام لە لای سونە بووە و ئەمە عقدەی شیعەیە کە ئەیانەوێت جارێکی کە معنی زیمامی ئوموری خلافەتی ئیسلامی وەرگرن هەر ئێستا ئەو ململانەی کە مثلەن تورکیا و ئێران بەشێکی ئالم کە گەڕێنەوە ئەو بۆ ڕێگوڕیشی عوسمانی
بۆ ئەوەیە کە ینی بتوانێت کە شەرعیەتی خلافەت بەکارێنێ بۆ ینی درێژەکردنەوەی دەسەڵاتەکەی خۆی. شیعەکان ئەمەیان هەیە ینی کە بۆچی کە خومینیت باسی تەصدیری سەورەیەەکە مەسەرەن ینی ئەگەر خومینی دەوڵەتێک بەڕێوە کە ئێرانە بیر لەوە ناکاتەوە بۆچی ینی شۆڕش هەنار دەکات یعنی هیلالی شیعی کە ئیتر دوا با بڵین بەچکە و دوا بەچکەی ئەو خەونەی ئیمام خومینی بوو ئەوە بەم دەردەڕۆشت لەبەرەوەی مەسەلەن شیعەکان ئەیانوێ ئەوان قسەکەری ڕسمی بن بە ناوی جیهانی ئیسلامیەوە ئەم محاولە بەردەوام هەیە لە بەرامبەر سوڵتە لای کێیە سوڵتە لە لای سونەیە ینی سوڵتە لە لای سونەیە و ئەم سوڵتە لە کواتر زۆر بەقوەتە بێکوێتەوە دەسی سونە لە ئەمەویەکانەوە لە معاویەوە عباسیەکانیش کە هەر ئەچنەوە سەر بنەماڵە بەڵام هەر دووبارە هەر نوێنەرایەتی ئەهلی سونەکەنەوە شیعەگەری وردە ئەخزێ بەرەو ئێران شیعەگەری و فارس تێکەڵاوە بن ئەوەندەی عروبە و ئیسلام و سونە تێکەڵاون ئەوەندەش خۆتە زانیوانیە فارس و ئێران و تەشەیع حتا مەسەرەن قسە هەیە کە ڕێگوڕیشەی شیعە ئەگەڕێتەوە بۆ کچەکەی کیسرا کە لە کاتی غەزەواتە ئەگیرێەوە بە هەدیە ئەدرێ بە ئیمام حسین لەوە زێن العابدین لەدایکە بێت کە ئەوانش ئیمامن یعنی قسە و باسێکەیە کە ئەمە ڕێگوڕیشەی شیعە گەڕێتەوە بۆ فارسەکان کورتیەکەی نامەوێت پێت ببڕم بەڵام لەو بۆچوونەیە لەو خاڵای ئەگەر بوارم بەی مامۆسا بە بۆچوونێکی ینی پشت ئەستوری مێژووی نازانم هۆکارەکەی بۆ لە برۆیی کە ئەگەر بگەڕێریتەوە جیاوازی هەیە لە فۆرمی حکومداریە لە فۆرمی خطابی دینی و سوڵتەوی سنە و شیعە خطابی دینی سنە لە فۆرمی خلافە تاخۆی گرتوێتەوە بەڵام خطابی دینی شیعە لە فۆرمی مەرجعیەتە ئەگەر تەماشاکەی مەرجعیەت تەمەنی زۆر دوور دێش ینی مەرجعیەت 1000 و شتێک ساڵە لە ئەسڵ لە عێراق باشە چەقی تەشەیعی جیهانی لە عێراق باشە ڕووداوەکە کە بووەتە هۆی ئەوەی کە هەویەکی کۆمەڵایەتی بدرێ بە شیعە لە عێراق بۆیە من ئەسڵی تەشەیع بە عێراق ئەزانم بوونی مەرجعیەتیش دواتر هەوڵی دروستکردنی مەرجعیەتێکی کۆپی ئەوی کە تا حدێکی زۆر استنساخە لە ئێران بۆ ئەوی کە بەرامبەری ئەسڵەکە بوەسێتەوە بۆیە ئێستا ئەوانەی کە پشتدەستورن ئەوانەی کە زادەی مەزهەبی مەرجعیەتی شیعان لە نەجەف ئەوی تر بە تەقلید دەزانن ئەوە ئەسڵە ئەوی تر تەقلیدە بۆیە من هەستەکەم سەرەتاکی لە دەسەڵات بوورە مامۆستا دەسەڵات مەسەن بۆ نمە سەفەویەکان شیعە وانە تەشەیع کە سەفەویەکان ینی تەشەیع تەبەنیەکەن لە ئێرانە ئیتر دەسەڵاتی ڕاستەقینەی شیعە ئالەویا بەرجەستە بێت زۆر لە مەرجعیەت دەسەڵاتێکی نەزەریە دەسەڵاتێکی علمی و فقهیە ئێمە ئەوەی بە لامانەوە ینی جێی تەرکیزە دەسەڵاتی سیاسی شیعەیە کە طبعاً مۆنون ئەحمەد الکاتب ئەڵێ کە شیعە بەر لەوەی مەزهەبێکی دینی بێ مەزهەبێکی سیاسیە لەبەرەوە یعنی محاولاتی شیعە بۆ سوڵتە کرۆکی عەقیدەی شیعەیە یعنی لە لای شیعەکان دەسەڵات پەیوەندی بە عەقیدەوە هەیە بۆ لە لای سونەکان دەسەڵات پەیوەندی بە فروعەوە هەیە یعنی تۆ توانی مثلا ئەنواعی ڕەئی جیاوازت هەبێت لە بواری دەسەڵاتەوە مەسەن ئێمە پەیوەست نین بە ئیمامێکی معەیەنەوە مثلا ناگەڕینەوە بۆ ئالو بەیت یا ناگەڕینەوە بۆ هیچ ئەسڵەن لە لای ئێمە مثلا ئیمامی غەلەبە هەیە ئیمامی شورا هەیە بە کورتی ینی مەبەستمەوەیە دەسەڵات بۆ شیعەکان خەونێکە کە هەتا ئێستا پێی ئەگەن و لە دەسیێن ئەخیر شت ئەمەی ئەم تێکشکانەی هیلالی شیعەیە کە گەورەترین زەربەیە لە بنیاتی شیعەکان شیعەی سیاسی نە شیعەی فقهی و علمی و دینی دەستخۆش ململانەی شیعە سونە بە درێژایی تاریخ لەم تایپە بۆ کە ئێستا بینین ئێستا حالیەن یاخود سروشتی جیاوازیە بچووکە
من چەند توێژینەوەیەکم خوێندۆتۆ لەبارەوەی کە شیعە لەم فۆرمەی ئێستا کە لە ئێرانە هەیە بە هیچ جۆرە لە مێژووە بەو شێوە بوونی نەبووە، بەو شێوە تەقدیسکردنی کەسەکان، بەو شێوەیە دژاتیکردنی سونە، بەو شێوەیە لەعنەتکردنی بەشێ لە سەحابیەکان، ئەو عەقیدەیە کە هەیەە. یعنی ئەمە وەکو ڕێشاویش ئاماژەی پێمام ساڕێشای زیاتر لە سەردەمی سەفەویەکانەوە فۆرمەلا ئەکرێ و ئایدۆلۆژیزە ئەکرێیانی، یعنی تا ئەندازێکی زۆر فۆرمە تاریخەکەی بەو شێوەیە نەبووە. مامۆستا یاسین ببوورە کاگلاوان قسەوتن بە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی خۆ بڕیارێکی سیاسیە. ئیسماعیلی سەفەوی بڕیارەیە کە لەمە دوای لە مزگەوتەکانە قسە بوترێ بە ئەبوو بەکر و بە عومەر و بە عوسمان. لەبەرەوە یعنی ڕەگ و ڕیشە سیاسیەکەی شیعە زۆر زۆر بەرجەستە. سابقەیەکی مێژوویشیە چکە لە سەردەمی مەعاویە کوڕی ئەبوو سوفیانە دوای شەیدکردنی ئیمام حسین و ئەوانە فترێکی زۆر لەسەر مینبەری جومعەکانە بووایە کە قسە بە هەندێک لە سەحابەکان بوترێ بە تایبەتی لەوەی کە سەربەخەتی ئیمامی عەلی بوون، حتا هەندێک لە بەخۆشیەوە بەڵێ ئیمامی عەلی خۆشەوە هەندێک لە وتاربێژە گەورەکان وەکو حەسەنی بەسری وانە بەشێکیان ئامادە نەبوون سزا دراون لەسەر مۆزوعی ئەو خاڵە زۆر گرنگە لەسەر سروشتی ئەو ململانەی لە مێژووە عەزیز سەفەویەکان لە چ پنتێکی مێژوویە لە لەحظەیەکی تاریخیە ئەبن بە ئەم فۆرمە لە دەسەڵاتی شیعی شمولی. کەسایەتێک هەیە لە تاریخی شیعە پێوترێ المحقق الثاني، پیاوێکە ناوی عەلی بن عەبد عالی الکەرەکی. عەلی بن عەبد عالی الکەرەکی بە ئەسڵ لوبنانیە. ئەم پیاوە لە ناوچە شاخاوەکانی لوبنانیەت دێتە عێراق گوێ لێ ناگیرێ، کەچێتە لای شای سەفەوی فکرەکەی تەبەنیە کرد. فکرەکەی چییە؟ بریتە لە ویلایەتی فەقیه. خاوەنی فکری ویلایەتی فەقیه بریتە لە عەلی بن عەبد عالی الکەرەکی. ویلایەتی فەقیه فۆرمێکە کە دەسەڵاتی دینی و دەسەڵاتی سیاسی و ئیداری لە یەک کەسا کۆکاتەوە. ئەم خاڵی وەرچەرخانە لە مێژووی تەشەیوعی دنیاییە. لە دوای نەمانی سەفەوی بچووکە بێتەوە، هەر دەسەڵاتێکی شیعە لە ئەمارەیە لە سوڵتەیەکی بچووکە دروستە بێ فۆرمێکی بچووکە. لە زۆربەی حاڵەتەکان ئەوان معارەزەن. بە هاتنی خومەینی ئەمە زیندوە بێتەوە، بە هاتنی خومەینی ئەم خاڵە زیندوە بێتەوە. یعنی ئەو پارادایمەیە لە ئەدای سیاسی شیعی کە خومەینی زیندوێ کاتەوە. ئەمیش زادەی مەدرسەیەکی جیاوازە لە ناو ئینا. من پێم وان نییە کە هەموو مەدارسە شیعیەکان یەک تەوەجوهیان هەبێ یا یەک هەویەی سیاسی و فکریان هەیە. ڕاستی عێراق باوەڕیان بە ویلایەتی فەقیه نییە بەو شێوەی. مەرجعیەتی نەجە باوەڕی لە ناو مەراجعی دینیشا چوار ئاراستە و چوار هێڵی زۆر سەرەکی کە جیابنەوە. یەکەم بریتە لە قوتابخانەی سەدر یەکەم کە بریتە لە محەممەد باقر سەدر. محەممەد باقر سەدر لەگەڵ مرتەضا عەسکەری و لەگەڵ محەممەد حوسێن فەضڵەڵڵا دامەزرێنەری حیزبی داوای. ئەمانە خاوەنی فکرێکی واقعین کە مەشاربی فکریانە گەڕێتەوە بۆ گروپی خوان مسلمین. ئەوانە معجبن بەو ئینە و ئیسلامیەکی ئومەمین نێونەتەوەی یعنی نیشتیمانی نین. دووەم بریتە باوەڕیان بە دەسەڵاتی دینی هەیە ئەمانیان، باوەڕیان بە دەسەڵاتی دینی ئومەمی هەیە، یعنی پارادایمێکی شیعی لە خلافە ئیسلامی. بەڵام ئەوان باوەڕیان بە تعبیری خەلیفە نییە. گروپی دووەم بریتە لە گروپی یان مەدرسەی سەدری دووەم. سەدری دووەم کە محەممەد صادق سەدرە باوکی مقتەدا سەدرە مەدرسەیەکی تەسەوفی حوجەتیە. ئەمان لە بینی تەسەوف بۆیە مادەم تەسەوفی بڵین ئەم خەتیان نزیکترە لە ئەلمان لە شیعەیەکی ئەلمانی ئەمان شەرعیە تەسەوفە و حوجەتیە. بۆیە میلیە زیاتر چۆتە ناو خەڵک. تەماشا کە سەدرەکان لە داواییەکان شوێنکەوتیان زیاترە. باشە تاوان ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک تەفاسیلی کۆتایەکانی حکومی ڕژێمی پێشوشەوە هەیە، بەڵام لە بنیادا بەو جۆرەوە هاتوو. مەدرسەی سێم بریتە لە شیرازەکان کۆمەڵێک گروپێکی تقوسین سیاسینی ئەساسیان لەسەر جنێودانە بە ڕموزی دینی مەزهبەکەی تر و لە خۆدان و کۆمەڵێک تقوساتی تری دینی. چوارەم و گەورەترین و کاریگەری ترینیان بریتە لە پارادایمەکەی خومەینی کە ئەویش پارادایمێکی ئومەمیە. یعنی ئەساسیاتی دەوڵەتی
دوای هەفتاونەوە لە ئێران ئاساسیاتێکی ئیسلامیە اینجا شیعی نەک شیعی بێ و ئیسلامی بێ کەواتە ئومەمیە هەر بۆیە وەکو مامۆستا باسی کرد باوەڕی بە تەسدیری سەورەحی ئەگەر وەتەنی بوایە و ئومەمی نەبوایە تەسدیری سەورەی ناکرد ڕاستە ئەو بەو جۆرە دەستخۆش ئێرانی کاول کرد ئەگەر سەیری ململانەکە بکەین یعنی ئەوەندەش سادە نییە دابشکردنی ئەو بەرەیە بۆ شیعە و سوننە و ئەوە چکە لە ناو سوننەیە هێسن زۆر لە شیعە نزیکن لە ناو شیعە هێسن لە سوننە نزیکن لە تایپە تازەکەی هی یاخود لە ڤێرژنە تازەکەی هی ئەم ململانەی شیعە سوننەیە گەمەکەری وەکو ئیخوان مسلیمین وەکو وەهابیزم و سەلەفیەکان و هەروەها هێزە ئیسلامی شیعەکانی عەرەب دێنە ناوە ئەمانە تا چەند نەخشیانە بێ لەسەر سروشتی ئەو ململانەیە بە تایبەتی بۆ نمونە هێزێک وەکو ئیخوان مسلیمین ئەتوانین بڵێین سەرباری جیاوازە عەقیدەیەکە بەڵام جۆرێک لە تەعاتوف و هەندێک پەیوەندی ژێروانکێ و ڕەنگە دەجار بە پەیوەندی پەنهان و ژێروانکێش نەمابێتەوە پەیوەندیانی پەیوەندێکی ئاشکرا و ئەوانە هەبووە عجابێکی گەورە لەلایەن هەندێک قیادەیەکی ئیخوان مسلیمینەوە هەبوو بەرامبەر بە شیعە شیعە بۆ بەرامبەر بە سونە بۆ نمونە خامنەی خۆی فی ظلالی سید قوتبی تەرجەمەی فارسی کرد لەگەڵ معلم في طریقە غەنووشێکێک بۆلانی کە زۆر بە شۆڕشی ئیسلامی ئێران معجب بوو و ئینان لێوەرگرتووە ینی سروش و ئیلهامیان لێوەرگرتووە ینی ئەم تێکەڵبوونە سروشتی ململانەکەی بەرەو بردو بڵێ لە ڕاستیا بڵین خۆی ئیخوان مسلیمین کە دروزە بێ لە دەرەنجامی کەوتنی خلافەت و نەمانیوانیە دەسەڵاتی دینی لە جیهانی ئیسلامیە ئیخوان مسلیمین باڵین پەرچەکردداری ئەو بارودۆخی ئەو فەراغەیە بەڵام کە لە پڕ لە ئێرانەوە شۆڕشێکی ئیسلامی سەر هەڵەیە و سەرەگرێ و سەرکەوتووە بێت کە طبعاً ئەویش ڕێگوڕیشەی سیاسی و هاوکێشەی سیاسی گەورەتیە ئیشی کردووە کە دواتر دەرەکەوێت لە ئەوڵەوە خەڵک تەنها ڕووکەشەکە بینێ کە شۆڕشێکی ئیسلامی و سەرکەوتووە ئەمە بێگومان ئیعجاب دروستەکە لە لای ئیخوان مسلیمین و لەبەرەوەشی ئیخوان مسلیمین لە هەموو جیهانی ئیسلامیە قاچاق بوون هەر لە میسر مەسەرەن مەمنوع بوون کە بە شێوهی شەرعی شێوهی قانونی ممارەسەی کاروباری خۆیان بکەن و هەمومان نەزانین کە دیموکراسیەت بە تایبەتی لەو ساڵانی ینی لە سەدەکانی ڕابردووار تەواو لەم منطقە ئەم تۆزەش کە ئێستا هەیە ئەو تۆزەش نەبووە ینی تاو دیکتاتۆریەت و سەرکوتکردنێکی تەواوەتی بوو بۆیە ئێران ئەبێ بە دەریچەیەک بە نەفەسێک ینی بە وەکو بڵی خۆرێکە هەڵدێ هیوایەکە بۆ ئیخوان مسلیمین هیوایەکە ڕۆژی ئیسلامی لە ئێران هیوایەک بوو ئیخوان مسلیمین بڵێک مادام لە ئێران سەریگر ئەکرێت لە میسریش سەر بگرێت لە عێراقیش سەر بگرێت نەک ئەوەی پێخۆشبوونەکە لەوە نییە کە تایپێک لە ئیسلام سەرکەوتووە بەڵکو دڵخۆشەکە بەوەیە کە شۆڕشێک لە ئەوان سەرگرتووە خۆی من وا بینم ئەوە ینی کورتهێنانی لێکدانەوەی سیاسی ئیخوان مسلیمین بووە کە بەو شۆڕشە معجیب بوون و ویستیوانە لەگەڵ یا شتێک بکەن چونکە ئەو شۆڕشە بنەمایی خۆی هەیە و ئەجێندای خۆشی هەیە و دوجار سەر بە ماڵی شیعەیە وەکو من ینی خۆم وتم شەرخی بینی شیعە و سونە شەرخێکی گەورەیە بەو ئاسانی هەر بڵێمە هەردووچان مسلمانن بەو ئاسانیە هین نابێت ینی بەو ئاسانیە لەحیم نابێتەوە بە یەکەوە لەبەرەوە پێم وایە ئیخوان مسلیمین کورتی هێناوە لەوەی کە باوەڕی بە تەشەیوعی بە شۆڕشەکە هێناوە خۆشتەزانی ئەو شۆڕشە یەکەم زەرمەندی ئەو شۆڕشە لە ئێرانە سونەکان بوو سونە لە ئێرانە لە دوای شۆڕشی کۆماری ئیسلامی هەر بە تەواوەتی بەرە و ئاوابوون ڕۆشتووە لە زۆر ڕۆەوە و بێجگەلەوەی کە خۆتەزانی شەیدکردنی شەید ناسری سوبحانی ئەشکەنجەدانی زۆر خراپی ئەحمەدی موفتی زادە و پاشان شەهید بوونی لە دەرەنجامی بوونی لە زیندانەکانی ئێرانە یعنی ئەو سپەیسە نەبوو کە ئەمان باوەڕیان پێ هەبوو بەڵام بێجگەلەوە شتێکی تر نەبوو کە ئەمان خۆیانی تیا بینەوە و خەونێکی تیا بینەوە شۆڕشێک بوو ناوی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران بوو و خۆشمان ئەزانین هەندێک تەسەڕوفاتی قانونی و دەستوری و مەسەلەی لەچک و بە زۆر سەپاندنی شعائیری دینی لە هەندی ڕۆوە وای کرد کە ئەزمونێکی خراپ لە ئەزمونی ئیسلامی سیاسی تەقدیمکە کۆماری ئیسلامی ئێران کە ئەمەش دووبارە هەر زەربەی یایەوە لە ئیخوان مسلیمین و ئیسلامی سیاسی سنی لە منطقەی عەرەبی و
منطقي ئەم لا لەبەرەوە من يعني پێم وایە کە کورتهێنانێکی سیاسی بۆ لە عقلی ئیخوان مسلمینە کە ئیعجابیان هەبووە بەو شۆڕشەی کە لە ئێران دەست خۆش ئەوە تێتێڕوانێکی زۆر ورد و باش بوو بەس ئەمێ یەک خاڵی تر باس ینی پرسیارێکی تر ئاڕاستی جەناب بکەم ململانەی شیعە سونە تا ڕوخانی بەعەز تا ئەندازەی ململانەی بوو لە نێوان بەرەیەکی ئیسلامی لەگەڵ بەرەیەکی ئەلمانیا سەدام حوسێن هەر تێبینێکمان لەسەریە خۆی بە دەسەڵاتێکی دینی و ئیسلامی ئەوە نازانی بەڵام ئێستا وردە ململانەکە خەریک ئاگاتە ململانەی بۆ نمونە ئەگەر ینی خوا نەخواستە بەرەوە ئەوە بڕوا بۆ نمونە تورکیا بە سەرکردایەتی عەدالە و تەنمیە بۆ نمونە بکەوێتە ململانەی سەربازی لەگەڵ ئێرانە وەلەو لاشۆ بۆ نمونە دەسەڵاتێکی دینی وەکو ئەحمەد شەرع و جۆلانی کە ئێستا لە سووریای هاتوون کە بۆ کەس ناشارێتەوە کە دەسەڵاتێکی زۆر سونەگەرای تائیفین ینی ئەگەر وردە ئەم ململانەیە ینی ئەم وڵاتانە وردە تەسلیمی هێزی وەکو عەدالە تەنمیە و وەکو هەیئەی تەحریری شاموانە بن کە ئەجەندای سونیگەرانیان هەیە و بە هیچ جۆرێ لە ئاستی تائیفیە ڕەنگە هیچ مسامەحەیەکی هی شیعە نەکەن ئایندەی ئەم ململانەیە لە مەنتیقەیە بەرەو توند و تیژی زیاتر ناڕوا یا پێشبینی تۆ بۆچی بەر لەوەی بێمە سەر ئەو خاڵە پرسیارێکی زۆر جوان لە مامۆساکرد لەسەرەوەی کە ڕیشەی ئەو دەرکەوتنی ئەو گروپانە چییە بە دیاریکراوی خوان مسلمین خۆی ئەوە لیدەرەکانی ناو شۆڕش ئیسلامی ئێرانن کە سەرسام بوون بە تەجروبەی ئیخوان مسلمین بە ئەدەبیاتی ئیخوان مسلمین نەک بە پێچەوانەوە یعنی یەکێک لەو مشکلانەی کە دائیمەن ئێران بەڕووی ئیخوان مسلمینە انفتاحی کراوەیە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئیعجابی شەخصی قیادەی ئێرانی بە دیاریکراوی خامنەی بە ئەدەبیاتی ئیخوان مسلمین بەڵام پێچەوانەکەی وانە یعنی ئیخوان مسلمین بە مؤسساتی سەقافی ئەدەبی و فکری خۆیەوە لەگەڵ سوڵتەی لەگەڵ ئیعلامی بە هیچ جۆرێک ئیعجاب و هەستی دۆستایەتیان بەرامبەر ئەو ڕژەمە ئێران نیە ئەوە لە زۆر خاڵا لە دەرکەوتووە ئێستا دەنگ لە ناو شیعە و بەرزە بێتەوە کە تاوانەکە ئەدەنە پاڵ ئێران ئەڵێن ئەوە سەرئەنجامی تەساهل و ئاسانکاری و دەستکردنەوەی زۆر زیاد لە حەدی قیادەی مەشروعی مقاومە و هیلالی شیعیە بەڕووی ئەو گروپانە و بە دیاریکراوی بەڕووی ئیخوانی میسر کاتێک کە مرسیەتە سەر حکوم بۆیە ئێستا بۆ جۆرە شکاوەتەوە لە بابەتی ئەوەی کە ئایا ئەوە چۆن دوور درێژە بێتەوە بەڕاستی ئەو کارکتەران ئەو ئەکتەرانی ئێستا کە هاتوونەتە ناوە ینی بۆ نمونە دەوڵەتی عێراقاتی خۆی دەوڵەتێکی زۆر دینی و ئەوە نەبوو ینی سەدام چەند سونی لەگەڵا بوو ئەوە شیعی لەگەڵا بوو ینی بەس ئێستا بۆ نمونە هێزێکی وەکو هەیئەی تەحریری شام هێزەکە ئەجەنداکی زۆر سونیگەریانی هەیە ینی ئەردۆغان و دادوگەشە پێدان ئەجەنداکەی زۆر سونیگەرایانەیە ینی مەبەستمەوەی لە داهاتوە ئەگەر ئەم هێزانە ئاوا بەرامبەر بێک بۆسن بە ئەو ئێرانەوە هیچ ئەجەنداش تایفەگرایکەیە زۆر زەقوڕونە بەڵام ئەجەندای ئەمانش ئیتر وەکو ئەوان بە تەواتی زەقوڕون بێتەوە ینی پێم وابێ ئایندی ململانەکە ڕەنگە زۆر تونند و تیژ ترسناکە ئەسڵەن لە بابەتی حزبی بەعسی عراقیە بەعسە سەدامیەکە نا بەعسە فکریەکە قسەکەم بەی مفەکرەکانی بیرمەندیەکانی چ لە ئاستی تەنزیمی و لە چه ئاستی تەنزیری شیعە بوون نەکسونە کەساتی شیعە بوون لە فواد الڕکابی لە محسن الشێغراضی لە کێوکی ئەمان هەمویان شیعە لە هانی الفکێکی کە خاوەنی کتێبی ئەو کار الفتنەیە ئەو کار الهەزیمەیە ببوورە زۆر گرنگە بەڵام لەو بابەتە بەڵێ من هاوڕام کە زۆر ترسناکترە بۆ لەبەر ئەوەی ئێستا جەناوت باسی بابەتەکەت کرد لە بابەتی ئیخوان مسلمین یا وەهابیزم یا ئەم پارادایمە سونیانە ڕقی ئەو گروپەی کە لە سووریا ئێستا خاوەنی دەسەڵاتە بە باگراوند ئیخوانیەوە بەرامبەر ئێران هەم ڕقێکی دینیە هەم ڕقێکی سوڵتەویە هەم ڕقێکی سەقافی و ئەدەبیش بۆیە چەند قاتە بۆیە ترسناکە یعنی کەس لاری لەوە نییە کە ڕژێمی بەشار ئەسەد و ئەو پارادایمەی کە حیزبوڵڵا لە لوبنان پێشکەشی کرد و ئەوانەی یەمەن خراپە و سلبیە و بە خراپی شکاوەتەوە لە سەرگەلانی ئەو وڵاتانە بەڵام ڕوخانی بەشار ئەسەد لە ڕووی استراتیژی سیاسیەوە لە ڕووی عمقی استراتیژیەوە مەترسیە بۆ سەر هەموو وڵاتانی کەندا و لە کۆتایە مەترسیە بۆ سەر عێراقیش بۆ
لەبەر هۆکاری ئەوەی کە سووریا وەکو دەوڵات خاوەنی ئەجەندای تەوەسوعی نەبوو، پاوانخوازی و فراوانخوازی نەبوو. بەڵام ئەم سوڵتەیە کە ئێستا لە سووریا هەیە بەدەست لە پشدانی تورکیا وەکو قوتبێکی سنی ویستی لەو جۆران هەیە. بەڵێ ناکرێت سووریا خۆی ئەنجامی بدا چونکە خۆی وڵاتێکی بریندارە، بەڵام مەشروع گەورەکە ئەزانی هەندێک لە وڵاتانی خەلیج سوور بوون لەسەر هێنانەوەی بەشار ئەسەد بۆ جامیعەی دووەلی عەرەبی لە بەرەوە هۆکارە. ئەترسان ئێستا ترسێکی گەوران، ئێستا ترسێکی گەوران هەیە بۆ لە بەرەوەی قوڵایی ڕەوتی ئۆپۆزیسیۆن لە ناو مەملەکەی عەرەبی سعودی بریتە لە قوڵایەکی ئیخوانی. قوڵایی لە کوێیت ئیخوانیە، لە ئوردونیش هەر ئیخوانی، بۆیە لەسەر ئەوەیە کە ئەوانە ترسن. باش ئەتوانین بڵین کردبوونی هیلالی شیعی بۆ هەندێک لە دەوڵەتە سونیەکان بە تایبەتی سعودیە، ئیمارات، بەحرین ڕەنگە خەبەرێکی ئەوەندەش خۆش ڕەنگە زۆر خۆش نەبوو بێ هەر لە بەرەو هۆکاری کە باسم دەستخۆش. ترسناکێکەشی زیاتر لەسەر وڵاتێکی محوەری گرنگی وەکو میسرە. ئێستا وەکو بە تعبیرە شعبیەکە میسر لە زایی دەکارێت. میسر وڵاتێکی تارگێتدا بە ئامانج کراوە بۆ لەبەرەوەی قوڵترین و پتەوترین تەنزیماتی ئیسلامی ئیخوانی لە وڵاتی میسر. بەڵێ دەستخۆش. ململانەی شیعە سونە ململانەیەکی صرف سیاسی یا صرف ئاینیە، و ئەگەر حەل بکرێ بە سیاست حەلەکرێ بە ئاین حەلەکرێ. واتە بۆ نمونە سەرەتا لە تۆلەرانس و تەسامحی ئاینە و دەستی بکەین کە شیعەش لە لای ئەهلی سونەوە بۆ نمونە شیعە وەکو تەفسیر لە تەفسیرەکانی ئیسلام تەماشاکەن، و لای شیعەکانی شۆ ئیسلام سونە وەکوێکێک لە ڕێچکەکان و تەفاسیرەکانی ئیسلام هینکەن. یعنی یا هەر لە ئەساسەوە بە دیموکراتیزەکردنی دەسەڵات ئەڕواوە بە تایبەتیش سیکۆلاریزەکردنی. چونکە بۆ نمونە ئەگەر لە وڵاتێکی وەکو ئێرانە بۆ نمونە دەسەڵاتێکی بێلایەن بێ، هەموو سەبەکان لە پاڵێکا بژین و سەر بە تایفێک نەبێ ڕەنگە مەیان توان بێکۆ بژین، وەکو لە هیندستانی بینی، وەکو لە ئەوروپای بینین شیعاچە سوناچە کەس کێشەی نییە. لای تۆ ئەم ململانەی بەچی خاوەکرێتەوە ئەگەر ئیمکانی خاوکردنەوەی هەبێت؟ ڕاستە وەڵای هەر بەو ئەو دیموکراتیزەکردنە وەکو وەڵێ ئیلا ئەبێ ئەوە بکرێ جینا نەک ململانەی شیعە و سونە هیچ جۆرە ململانەیەک لە مەنتیقا نابێتە ململانەیەکی بەرهەمهێنەر بەڵکو بێتە ململانەیەکی ڕوخێنەر. ئێمە خۆمانە زانین یعنی ئێمە دوجار ڕزگارمان نابێت لە ململانەی خۆی دیوەیشی ئیجابی هەیەەوە خۆ دەزانیەوە بەس ململانەکە بێ بە ڕوخێنەر ئەبێ ئەو ملانەیە کاتێ بە دیموکراتیزەیەکەی کاتێ خەیتە چوارچێوەی بەهاغە و قیەمە سەردەمیەکانەوە کە لەم سەردەمەیە ئەوە هەموو ئەو تائیفە و ئیتن و ئایدۆلۆژیا و بیری جیاواز لە دنیاە هەمویان ململانەیەکەن بەبێ ئەوەی بگەنە ئاستی خوێناوی و ئاستی کوشتن. مەسەڵەن بۆ نمونە شیعەکان کە دێنەوە بۆ عێراق لە 2003 لەسەر ناو خەڵکە کوژن. کارکتەری چەکداری شیعە هەیە ئەڵێ خۆشحاڵم کە توانیم لە ماوەیەکی قیاسیە 1000 ناو عومەر بکوژم. یعنی کوشتنی لەسەر ناو نەک لەسەر ناسنامە هەر لەسەر ناو لەسەر ناو عومەرە ناو ئەبوو بەکر ناو عوسمانە لە 2003 بە دواوە تاکو 2006 و حوتوانە زۆر بەربڵاو بوو لە بەغاوانە و هەمووتان یعنی ئەزانن. یعنی ئەم عەقڵە زۆر کێشەدارە لای شیعە بێ چ لای سونە بێ. و ئەم هێزانەش وەکو کاگلاوان باسی کرد، ئەم هێزانش کە ئێستا هاتوونەتە یعنی سووریان گرتووە لە دوای بەشار و ئەوانە هەمویان لە بەردەمە ئیمتیحانان. ئایا دەسەڵات قۆرخەکەن و جاریش کە ئەوانیش وەکو چۆن بەشار ئەسەد بە شەرعیەتی قەومی و ئەوانە دەسەڵاتی قۆرخە کرد و ئەوە ڕوویە ئەمان دووبارە بە حەکایەتێکی تر بە سونەگەری بێ یا بە شیعەگەری بێ یا بە دینی بێ یا بە هەر جۆرە بە ناسیۆنالیزم بێ بە هەر حەکایەتێک بێ یەن قۆرخی دەسەڵاتەکەن و دووبارە بێ شۆڕشێکی تۆ شەڕێکی تر ئەم مێژوەکوڵێ دووبارە بوونەوەی ئەم هینە ڕاناوەستی حتاوەکو سەرەتاکانی دیموکراتیزەکردن دەست پێ نەکە. اینجا ئەوەی کە مامەساوتی مەسەلەی تێکشکانی هیلالی شیعی خۆی سەرەتایەکە بۆ ئەم مەسەلەیە با ئەم هێزانش کە ئێمە هێزی ڕادیکاڵن و قوڵایی دینی و ئیسلامیان هەیە هاتوون، بەڵام لە بیرمان نەچێ ئەمانە بە پشتیوانی ئەمریکا هاتوون.
بە پشتیوانەی غەرباتون هەرگیز نەجۆلانی و نە ئەحمەد شەرع و نە تەحریر شام و کەس نەیەتوانی بەشار ئەسەد بڕوخێنێ ئەگەر ئەمریکا و تورکیا و ئیسرائیل دەستیان لە دەستێک نەخستایە و لەنایان نەبردایە. بۆیە یعنی ببوورە ئینەگەر یعنی ئومێدێک دروست بووە کە یعنی با بڵێن ئێمە وتمان ملمانەی جگە لە ملانەی شیعە و سونە ملمانەی تر هەیە ئێستا ملمانەی دوو قیەم هەیە ئێستا لەم ناوچەیە قیەمی غەربی بە سراحەت بڵێن کە قیەمی دیموکراتیزەکردن و ئەوەیە لەگەڵ قیەمە ڕۆژهەڵاتێکی خۆمان کە دووبارە دروستکردنەوەی قۆڕخکردنەوەی دەسەڵاتە بۆ مەجموعەیەکی معەیەن و ئەوە ئێستا بۆتی چانسی کورد لە سووریا لە هەرێمی کوردستان چانسێکی بەقوەتە بۆ لە ئێستاە کورد چانسی ئەوەی هەیە بە پشتیوانی ئەمریکا ئەوانە لەبەرەوەی کورد لەم سیستمە تێگەشتووە کورد لەوە تێگەشتووە کە ئەبێ سیستمی دەسەڵات سیستمێکی ئاڵوێر بێت سیستمێکی دیموکراسی بێ بۆ ئەوی خوێن نەڕژێ بۆی فەوزا دروست نەبێ بۆ ئەوەی ملیۆنەها کەس لە سووریاوە ڕانەکەن بۆ ئەوروپا ئەم ئیسیقرارە بەمە دروست دەبێت. ئەگەر سەیری ئەم ململانێ بکەین لە هەر وڵاتێکە جێی کەوت بوو بێ وێرانی کردووە عێراق سووریا یەمەن لوبنان ینی هەمویان ئێستا دەوڵەتی فاشیلێ ینی عێراق بە هەموو ئەو 4 ساڵی ڕابردووە کە وردەوردە خەریکە برینەکانی ساڕێژەکە بەڵامیشا بە دەوڵەتێکی فاشیل لە قەڵەمەدرێ سووریا وازەحە لوبنان و یەمەنیش لە بەحرێنی ژەگەر تەدەخولی سعودیە و کۆیت و ئیمارات نەبووە بۆ پرۆسێک کە پێوترا درع الجەزیرە ڕەنگە ئێستا بەحرین لە یەمەن وەزی خراپتر بووە پێدوانیە ئەمە ینی جۆرێک لە دەسەڵاتی ئەلمانی ینی حتاگەر بە پاشخانێکی هی شەرقیانەوەی ئیسلامیانەش بێ ئەکات بە واقعەک ینی بۆ نموناگەر دەسەڵاتێک کە بێ یعنی بە نوعی لە نوعەکان ناسنامەیەکی مەذهبی نەبێت لا مەحالە ئیلا ئەبێ دەسەڵاتێک دروست ببێت لە مەنطقان ناسنامەی ئایدۆلۆژی نەبێت بەو معنایی پشتگیری مەجموعەیەکی معەن بکات چونکە ئەمە وەکوڵێ مەوزوعەکە عەفا عەلەیهی زەمەن یعنی تەواو تێپەڕی لەوەی کە تۆ دەوڵەت ناسنامەیەکی دیاریکراوی هەبێت وە پشتگیری لە ناسنامەیەکی دیاریکراو بکات. گرنگە ئەگەر بوار بن مامۆسات باسی ئەو 4 وڵاتەی کرد لە من پێم وایە بەڵێ لوبنان لە دوای ئینهیاری منزومە عسکەریەکەی لە دوای ئەوەی کە چەک گروپی خاوەن ئایدۆلۆژیای ئیسلامی بڕیاری جەنگ و ئاشتی گرتە دەست و بڕیاری عسکەری و ئابووریشی گرتە دەست و لە یەمەنیش هەروەها و لە سووریایش بەڵێ لە فۆرمی دەوڵەتە بەڵام بە جۆرێکیاوە ئەمانە ئەگەر پێیان وترێت دەوڵەتی شکست خواردوو یا فەیڵت ستیت ئەکرێ بەڵام عێراق بە هەموو سلبیاتەکانی بە بۆچوونی من لە نەتیجەی متابعە لە نەتیجەی بەدواداچوون من عێراق لە خراپترین دۆخە بە ئەوەی کە تعبیرە سیاسەکە پێوترێ فرەجایل ستیت ینی دەوڵەتی لەرزۆک بەڵێ استقراری تەواوی نییە نسبیە دەوڵەتێکی لەرزۆکە بەڵام دەوڵەتێکی فاشل نییە بە دەلیلی ئەوەی کە ئەساسی ڕژێمە سیاسەکەی دوای 2023 ئەساسێکی ڕۆژئاوایی بە دیاریکراوی ئەمریکیە لە ڕووی اقتصادیەوە باشتر ماوەتەوە و لە ڕووی حکمی سیاسیشەوە جۆرێک لە نظامی مەدەنیانی تایە بەو جۆرە دینی نییە وەکۆی کە لە لوبنان هەیە یا وەکۆی لە یەمەنیش هەیە عێراق تاو جیاوازە لە سووریا جیاوازە لەوانی تر بڵێ هەرچەند بەس شیعە بەتایبەتی لەم کۆتاییانە پێش ڕووداوەکانی سووریا ینی پێداگیرێکی زۆر گەوریان لەسەر پلیشانەوەی سونناوە وردەورداتونە سەر کورد ینی بەڵام وردۆ هەستەکرێکە جۆرێک لە تەنفیسێ جۆرێک لەوەیە کە شیعازانن بە تەنیا حکمی عێراقیان بۆ بەڕێوە ناچێت بەڵام بەعموم دەستی دەسەڵاتە بینین هەڵبژاردننی باشە بینین ینی هێزی گەورە بینین هەڵستێتەوە ئەوانە بین عێراق بەڵام تا چەند ئەو دابشکردنی ناوچەیە لە ینی تۆزێ ینی هەر هەموو خەتاکە ماخستە سەر ملبانەی شیعە سوننە بەڵام هاتنی کۆلۆنیالیستەکانیش بەتایبەتی بریتانیا و فەڕەنسا ئەخلاقێکی گەوریان کرد لە دابشکردنی ئەم منتیقەیە ینی بۆ نمونە لە بەحرینە زۆرینێکی شیعە هەیە یانە دەستکەمینێکی هی سوننە لە سووریا کەمینەی زۆرینێکی شیعە سوننە هەیە یانە دەستکەمینێکی زۆرینەیە یانە دەستکەمینێکی بالضبط ینی هەموو ئەو زۆری هەستەکەی ئەوەی ئەو سیاسەتی کە فێوترە فەرق تەسوود پەرتکە و زاڵبە لە منتیقای ڕێک بەو مێنتاڵەتی ئیشان کرد وە بەڕاستیش لە تایپە تازەکەی ململانە شیعە سوننەیە ئەوەندەی کە کۆلۆنیالیزمی بریتانی بە تایبەتی ڕۆڵی هەیە وەکو شەیتانێکی خراپ لە منتیقە
ڕۆڵی بینی پێم وابێ ئەو نەخەتە گومانم لەوە نیە نابێ ئەو عاملێش لە گومانم لەوە نیە کە ئەوە حقیقەتە بە دیاریکراوی لە هاندانی کۆمەڵێک بکەری سەرەکی ئەو کاتەی دنیای سونە دژ بە شیعە و لە هاندانی کۆمەڵێک بکەری خاوەن بڕیاری شیعە بۆی پەنا بەنەبەر تەجروبەی معارەزە نەک تەجروبەی دەوڵەت ویان لێکردن کە بەشداری نەکەن بەڵام یەک خاڵی زۆر گرنگ هەیە نازانم ئەو تەوەرە پێم وایە ڕاستە خۆ لەم سێم بابەتی ئێمەکە ئەویش ئەوەیە کورد ئەم چەند دقیقەمان ڕژێمەکانی ئەو ناوچەیە منەمەوێ بۆچوونی خۆم بڵێم کە ئەم دەوڵەتی عێراقە لە دوای 2023 نێگەتیڤیتی و سلبیاتی زۆری تێ چ لە ئاستە ئیداریەکەی و چ لە ئاستە مالی و اقتصادیەکەی و تەنانەت لە ئاستی سەقامگیری ئەمنی و ئاسایش لە زۆرێک لە ساڵەکانە بە تایبەتی تەنان پێش 2024 هەر تەنها داعش نییە ئێمە دوو مەوجەی گەورەی شەڕی ناوخۆمان دیوە لە عێراق لە دوای 2023 کە هەندێک بۆچوون پیان وایە ئەسڵەن هاتنی داعش چندێک پرۆژەیەکی ناوچەی هەرێمی ترسناک بوو ئەوەندەش ئفرازاتی کۆمەڵک کێشەی ناوخۆی بوو پیان وایە مەوجەی دووەمی شەڕی ناوخۆی عێراق باشە بەڵام یە خاڵی زۆر گرنگ هەیە ئەم ڕژێمە سیاسی ئێستا لە عێراق هەیە عودوانی و دژمنکارانە نییە بەرامبەر بە کورد بەرامبەر بە کورد ئەگەر من وەکو تاکێکی عێراقی وەکو هاونیشتمانێکی عێراقی بیر نەکەم و هەر تەنها وەکو کورد بیرکەمەوە پێم وایە ئەم ڕژێمە هیچ کاتێک ڕژێمێکی دژمنکارانە نەبووە لەسەر ناسنامە دژ بە کورد کێشەکانی ئێمە لەگەڵ ڕژێمی پێشی عێراق کێشەی زمان کێشەی نەتەوە و تا ڕادەیەکی زۆر کێشەی جوگرافیاش بوو لە سای ڕژێمی 2023 کێشەکەمان زۆربەی تابعی مالی هەیە کێشەی ئیداریە کێشەی مالیە کێشەی نەتەوە نیە و کێشەی سیاسی قوڵش نییە چونکە ئێمە هەردووکمان باخوانی باگراوەندی معارەزەین بەم جۆرە نەمانی ئەم ڕژێمە سیاسی عێراق لە بوعدی استراتیژیا دژ بە بەرژەوەندی کوردن باشە چونکە ئەو مافە سیاسیانەی کە و ئەو مافە مەدەنیانەی ئەو مافە یاساییانەش کە ئێمە وەکو هاو نیشتیمانی وەرمانگرتووە لە عێراق زۆر زیاترن لە ناوچەی تر من یە خاڵی زۆر گرنگت بۆ نەقلەکەم بۆ تەواوی بینەرانیش یەکێک لە کەسایەتە سەرەکیەکان کە لە باوکە دامەزرێنەرەکانی ڕژێمی دوای 2023 بریتە لە عەبدولعەزیز الحەکیم کە یەکێکە فیگەرە زۆر دیارەکانی بنەماڵەی حەکیم ئەزانی لە کەوالیسی نووسینەوەی دەستورە چەندین جارەمەی دووبارە کردێتەوە ئەڵێ نحن ومن خلال هذا الدستور نرمي إلى تأسيس إقليم قوي ومركز ضعيف ئێمە لە ڕێ ئەم دەستور و ئەمانەوەی ئیقلیمێکی بەهێزمان هەبێ و مرکزێکی لاواز ئەوە فکری شیعە خۆیەتی بە دەرەجە یەکەم خۆی قەنەعەتی پێ هەیە کە ئەبێ کۆمەڵێک سەلاحیەت هەبێ بۆم هەرێم باشە جا ئەوە بە فکرێکی تعویزی بێ یان فکرێکی ترس بێ لە هاجسی دەوڵەتی مرکزی بە تایبەتی سونە ئەو بیری دەوە کردو لە لەحزێک لە لەحزەکانە لە عملەیەکی دیموکراسیە ئەم ڕژێمە بمێنێتەوە بەڵام کاستە سیاسەکە بن بە کاستێکی سونی ئەمە ترسناکە جا بۆیە ئەو حساب ئەتوانین بڵین کە ئەو ئەوی پێوتری هاوپەیمانی استراتیژی شیعە کورد لە عێراقا هەر ساریە ئەڕوا چکە وەبزانام لە ڕووی مێژوویەوە تەجربەیەکی باشمان لەگەڵ عەرەبی سونانیە ئەمە بیکەم بە پرسیارێک هەروەڵا ئەم مەوزوعی ناسنامە یەک من هەر بە دیێڕێکی بچووک سەردەمی ئەوە نەماوە کێشت لەگەڵ ناسنامە هەبێت هیچ فەزڵێکی تیانە تۆ کێشت لەگەڵ ناسنامەی من نییە سەردەمی ئەوە ێستا ئەردۆغان ئەڵێ کوردەکان برامن بەس لە ڕۆژ ئاوا نابێتە سەڵاتی کوردی هەوێ کێشە لەگەڵ ناسنامەی سیاسی هەیە یعنی من ئەمێ بوونی سیاسیم هەبێ من نامەوێ من کوردێک بم لە عێراقا ڕێزم بگیرێ من ئەمێ کوردێک بم لە عێراقا دەسەڵاتم هەبێ هەر بۆیە یعنی ستێپ بای ستێپ ئێمە لە بەڕیار دروستکردنی بەر یەکترەکەوین بۆ نمونە مەسەلەی کورد هەتاوەکو مەسەلەی کورد چ لە عێراق چ لە سووریا چ لە هەر شوێنە هەتا کورد نەبێ بەو دەوڵەتێک کە خەونی پێوە بینێ هەرگیز کورد ناگا بەوەی بڵێ گەشتم بە نەتیجە چۆن ئەمە لە ئاخیر دو کتێبی یاسەدەی ناسیۆنالیزم کاک بەختیار عەلی باز دەکە ئەڵێ بڵێ یەک پێوەەر هەیە بۆ دیموکراتیزەبوونی خۆراڵاتی ناوەڕاست ئەوێ کورد ئەتوانێت دەسەڵاتی دەوڵەتی هەبێت دەسەڵاتی بیانەی بێ بەڵێ زۆر تەواوە مەسەلەن بۆ نمونە ئێمە لە پێش 2023 خەونمان بۆ بینیانی دەکاتی شۆڕشا خەونمان بووین دەسەڵاتێکمانە بێ کە دەسەڵاتەکەمان هەبووە کۆڵێ ها
تێرنابیت بەرەو ئەوی تر یعنی ئەبێ بگەیتە نەتیجەکەی کاتەوەی نەتیجەکە چیە نەتیجەکە دەوڵەتە باشە بەس بێنی ئیفرازی ئەمە چی ڕوویا ڕفراندۆم پێدوانیە لە ڕووی مێژوویەوە ئێمە هاوپەیمانیەکی نەنووسراومان لەگەڵ شیعە هەیە ئێمە هاوپەیمانێکی نەنووسراومان لەگەڵ کاستی سیاسی 2023 عراق هەیە ئیتر شیعان سونە خۆیان غەڵەتیان کرد هەر بە سووریا بۆم دەسەڵاتی سووریا پشتگیرێکی گەورەی لە شۆڕشی باشوور کردووە لە هی باکووری کردووە یعنی خۆ ڕوخانی بەشار ئەسەد لەگەڵ هەموو خوێن ڕێژی و خراپیەکە ینی بمانێ و نەمانێ پشتگیرێکی گەوری قەزەی کوردی کردووی تر تاوانەوەی بە قانونیەوەیکی دوژمنی دوژمنم دۆستمەوە ئەوانە ینی کردێتی بەڵام عمومەن پێدوانیە لە ململانایە بە کورد زۆر وریانە مامەڵە بکان نەکەوێتە داوی مەسەبیەت و ئەوە چکە سونە ئەکرێت تەڵی گەورە بن بۆ مەزهب فۆرمێکی زۆر گەورەیە ناسیۆنالیزم فۆرمێکی بچووکراوەیە لە ناو مەزهبە هیچ مەجبور نییە کورد قوربانی بە فۆرمی ناسیۆنالیزمیانی خۆی با بۆ مەزهب بەڵکو مەزهب ئەبێ دابەزێ فۆرمی ناسیۆنالیزمیانی کورد دانتیا بنێ و ئێستا کورد لەو پێگەیە دەستخۆش ڕێشاویجان مامۆستا عەبدوڵڵا ڕێشاوی نووسەرەوەها مامۆسای ئەزیز و خۆشەوی سەروا کاکە لاوان عوسمان چاودێری سیاسی و نووسەر تەوان بابەتەکە زۆر هینەکە لە دەرفەتی دیکایە بۆ یەگەڕێنەوە بناغەکەیمان بۆ داناوە ڕنگڕێژمان کردووە لە داهاتوە بۆ تاواکردنی بێگومان نەگەڕێنەوە قسە زۆر هەیە بە تایبەتی دابەشبوونی مەرجعیت لە نێوان ئێران و عێراقا و مەرجعیەتی عەربی مەرجعیەتی فارسی ئەوانە قسەی تری زۆر لەسەرەکەین و خەڵکی دیکەشن بەڕێزان خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمانێنین کەوتان شاد تا بێگەشتنەوە لە بەرنامێکی دیکەی بەکاتی عەقڵ بەخواتان ئەسپێرم هەر ساغ و تەندروست و سەلامەت بن و سپاسی خۆیەوە